ئەم کاتەتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی هاتوچۆی پاسەکان و خزمەتگوزاری پاسەکان لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان ئەو پاسانەی کە بەردەوام هاتوچۆ بە سەرنشین و هاوڵاتیان دەکەن چەندە خزمەتگوزاریەکانیان وەک پێویستە نەبوونی ئامێری فێنکەرەوە لە نێو پاسەکاندا چەندە هاوڵاتیانی بێزار و هەراسان کردووە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە نوێکردنەوەی پاسەکان و ڕێنمایی تازە بۆ باشترکردنی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چ ڕێنمایی و بڕیار و ڕێنمایی تازەیان هەیە. ساقی پاسنوانیە؟ بەڵێ. باشە. تەبریک تێ دەکەن؟ نەخێر. بۆ پێ ناکەن؟ ئاخەمەدە بە هەندێک هۆکار هەیە پێی ناکرد. یەکەمین هۆکار ئەوەیە پێشترێ حکوومەتی هەرێم بە کۆبوون گازی دەداینێ. پێشتر لە بەنزخانەی ئەنکا وەرمان دەکرد ئێستا کۆبوونەکە نمایە گازەکەی لەسەر حیسابی خۆمان دەکڕین. دومین چشت حکوومەتی هەرێم دایرەی مرور پەردەی لەمە مەنع کرد. باشە من ئێستاکە نێسکە 22 زامی پێوەیە ئەگەر تەبریدی پێکەم لەو هەموو جامی گەرمایی دێتە ژۆرە چۆن سارد دەبێتن ینی سفادە ناکەن هیچ سفادە ناکەن نەخێر هیچ سفادە ناکەن بەڵام ئەگە پەردەی پێوەبی بە حکمی ئەو پەردەی گەرمایەکە دەگەڕێتەوە لە جامەکەی ژۆرە سارد دەبێتن. باشە کرێکەتان ئەوەندە کەمە لەوەی نەتوانن تەبریدێک ئەوەندە گازی سرفکەن مۆزوع لەسەر کەمی کرێکەی نییە 500 باشە خراپ نییە بەڵام ئەگەر حکوومەت هاوکاری گازمان بکات کۆبۆنوەکی جاران هەبیت بە کۆبۆنوەری بگرین. باش ئەگەر گازتان پێ نەدا و بڵێ پەردەکەتان بمینێتەوە دەتوانن پەردە بەکاربینن میساڵن ئێوە دەڵێن کێشەکەمان گاز و پەردەکەیە بەڵێ ئێوە دەتوانن بەو نرخە تەبریت پێکەن بۆ وڵاتی؟ بەڵێ ئادەتوانین. ئەو پاسانە کە سوار دەبن تەبریدی نییە شتێکی ڕاستەوە؟ وڵی حتممە بۆ گەرمایە شتێکی باش نییە ئەوە ئی خاستن ئی بە تەمەن و منداڵ و ئافرەت و ئەوانە تەبریدی دەبێت حتممە باشترە قەت وا بۆ تۆ لە بەرەوەی تەبریدی نییە پاس سواری نە بێگومان سوار نابی سوار نابناوە سواری ئامانەی دەبی پاس بەێ سوار دەبم باشە ئەو کاتێک کە تەبریدیش ناکە فێنکەرەوەی تێدانە بۆ تو کێشە نییە بەێوەلا کێشە ساردی باشە ساردی باشە ئارەقەی دەکەینە ناوە بەێ هەر سەبارەت بە خزمەتگوزاری پاسەکان کە ڕۆژانە هاوڵاتیان لە گەڕێکێک بۆ شوێنێکی دیکە دەگوازنەوە بە پێچەوانەوەش ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ ئەم پاسە سەر دەکەوین دەبینە سەرنشینی بزانین چۆن هاوڵاتیان ڕۆژانە هاتوچۆ دەکەن خزمەتگوزاریەکانی ئەو پاسانە چۆنە. لەم پاسانەدا وەکو دەبیندرێت ئەمە پەنجەرەکەیە ساردکەرەوەی تێدا نییە و وەکو شۆفێران باسی لێەوە دەکەن ئەوانەی هاوکاری شۆفێرەکانیش دەکەن دەڵێن تەنانەت هەندێک لە سەرنشینەکان هاوڵاتیان جێبەوە نادەن کە خەڵکێکی زعاز دەبێت بە جگارە کێشان یاخودنا جگارەکان دەکێشیان لە بەردەم ئەم دەرگای یاخود لە دواوە ئێمە حەز دەکەین بزانین تۆ وەکو سەرنشینێک ئەم ئۆتۆمبیلە ئەم پاسە بێتەبریدە ئیزعاجت ناکە؟ بە خۆشرە گەر تەبریت پێ بکرێ بەڵام لەوانیش ئەوەیە مشکلێکیانەیە کە نەفەر زۆر دادە بە زیودێتە خوارێ و پەنجەرەکان دەکرێنەوە هەر گەرم دەبیت و ینی ئیسفادە لێ ناکەن. باشە بەس پێت وایە ئەمە بیانوەیەکی ڕاستە لە زۆربەی وڵاتانی دنیا ژمارەی دانیشتوانیشیان زیاترە لەگەڵ ئەوەش ساردکەرەوە تەبریدەکە هەر پێیە. باشترە پێبیتن ئەوەکیت باشترە پێبیت. باشە تۆ داوای چی دەکەیت؟ وڵی من هەر بەخۆم یەکەم جارمە پێشتر سوار نەبووم ئیشمەیە سارێ خۆمەیە بۆ ینی ساری خۆتەیە ئیشمە بۆ ڕۆ لەبان دێ دەچم ئیشەکەم دەکەم.
باشە گەرمانی ئێستا گەرمە بێزاری کردووی هەموو کەسێک بێزار نەکەم هەمووی بێزار یعنی ئەگەر ناچاری نەبی تۆ سواری پاس نابی بە ناچاری نەبێت ئیزعاجت دەکە ئەی کەرمان خۆگە گەرم نەبی ئەو پاسە زۆر باشن وێت خزمەتگوزاریەکانیان باشە هەبوونیان باشە بەڵام بەس ساردکەرەوەی نییە کێشەیە نییە چ دەڵی تا حکوومەت پێیان ناڵی کاکە یارمەتیمان بدەن ئێمە خەڵکی فەقیرن ڕۆژانە بەڵێ هەموو بەخیرەوە دۆرمەند لەگە دۆرمەند بکبرە سواری وەسەری نابی سواری باش بڕیارێک دەربچێ بۆ لە مەودووە پاسەکان دەبی ساردکەرەوەیان هەبێت ئەو باش بڕیارێک باشە لە قازانجی هاوڵاتی لە قازانجی هەموویە ئێستا تۆ سەرنشینی ئەو پاسەی ڕۆژانە هاتوچۆ دەکەی وڵا زۆربێ ڕۆژەکانی هاتوچی ئەو منداڵانە هاتوچۆ بۆ پاسانە ئەریوەڵا زۆربێ ڕۆژەکان و گەرماشە زۆر لە سەرمایە هەر ساردا و لە گەرمایەکەش گەرمایەکەی زۆر زۆرە باشە تۆ بە شۆفێر ناڵی تەبریدەکە پێکەت تکایە ناوەڵە لەسەر خۆیانە ئەوان دەبی هەست بکەن هەست بکەن ئەریوەڵا ینی بەردەوام تەبریت پێ ناکرێت ساردکەرە ناوەڵا نەمدیکێت تەبریت پێ بکرێت بێزارت دەکامە زۆر ئەریوەڵا ئێستاش وە گەرمایە سڵاوت دەبێ حاجی باشی ئێستا تۆ لە ناو پاسە ڕۆژانە زۆر هاتوچۆ دەکەی یان نەشوفەی هاتوچۆ دەکەی وڵی دایرم ئەوە لای پیرژینێمە بەکاردێنیانی پاس ڕۆژانە هەموو زۆر هاتو دەکەم ئەرتاوا خەورەت تەقاعدم خراپ زۆر باشە لە خزمەت گوزاریەکانی پاس ڕازی خزمەت باشە ئەرە وڵا ئیلا ئەوەندە باشە لۆ فەقیری کرێ لۆ فەقیری بەڵام ئەی ئەگەر ساردکەرەوەی هەبی ساردکەرەوە بێزارت ناکە ئێستا گەرمە و ئەوەندە ڕێک هاتوچۆ دەکەین بە نەفرات باشە نەفرات سیارە تۆ چی دەڵێت سەبارەت بە نەبوونی ساردکەرەوە لە ناو پاس هەبی باش هەبی باش بێزارت ناکە بەو گەرمایی ئەگەر ناچار نەبی سواری پاس دەبی ناو لە ناچارم سوار نابی لە چێوە تۆهاتی لە خوشتەپەوە باشە ڕێگاکە گەرمە گەرم نییە چکێشتانەیە لەگەر ئەو پاسانە طبعاً گەرمارە وڵا گەرمە بەرێ تەبریشیان هەیە پێی ناکەن بۆ پێ ناکەن پێیان ناڵێ پێکەن واللهی بەلاشە ئیسفادەی نییە بۆ تەبریت پێ ناکەن لە پاسەکانتە وی بە چاوان ئەمە کو پێ ناکەین گازمان لۆ دابین کەن تاق پەردەمان لە حکومە لۆ وەرگن موافقە کو پێ ناکەین بەس ئەمە پەردە چیلۆ لای خۆم لێ دەدەم مرور دێر کاق لۆ پەردە لێدایە لەو لای حکومەت گازمان هەراتی ئەوێ سەبک باشە تۆ وەکو شۆفێرێک مرتاحی لەوەی کەسێکی بە ساڵات چوو منداڵێک سواری پاسەکە دەبێت بەو گەرمایە تەبرینی مرتاح نی بەس ناتوانین لەوە زیاتر بکەین تاوەکە بۆ ئەو کۆستەرە گەورەیە ئەگە پەردەی پێوە نەبی تەبریدی هیچ ئەوە نییە سیستەمەک نییە سیستەمەکی هاتوچیت بە سابتی نقطە بێ نقطە برێن 500 متر کیلومترش دەڕۆی ئەتو ڕدەگری ئەتو هەر دەقەک دەڕۆی نەفەرەکان دەرە بینە لەگە یەکتری نییە نەفەرێک لێر ڕاوستایە 1-2 متر لەولاتر ڕاوستایە یەک سوار دەبێت یەک دەرەدا بەزیرە یەک دەرەدا بەزینە پێویستی بەڕێخستنەوە هەیە پێویستی بەڕێخستنی نقطەی پاسە نقطەی پاس ئەوە شێشێکی خەرکەکان لە خۆی قسەچ دەکات خەرک نازانی خەرێک ئەمە پاسی دارەتوی بە 2 دقە لە دارەتوی دین لە ئێرە لێرە بە 2 دقە دەچینەوە سەری 50 جار ڕدەگرین ئەم پاسانە لە ئاستی خزمەت گوزاری وڵاتیانی پایتەختە لە بۆ ئەوەی برێت تەبریدی دەوێت تێدانە لۆویش کابرا لۆی دەرناسی گازی نادرێتێ بنزینی نادرێتێ یعنی هەر هەند لۆی دەردەچێمە زۆر ساحب پاسەکان دەناسی بە ئۆکمیەوەی کابرا جاروێ دێ بە 10 نەفەری دێ بە 8 نەفەری دێ چەندی بنزین دەڕوا ئێوارداتی چەندی 2019 دەژین پاسەیە مۆدلی 2000 ماقولە هەر بەم شێوەیە بێ کابران نیتی بەچ پێداکەن ئەی حکومەت نابی خەمێکی لێ بخوا ئێوە چ خەمی لێ نەخوا دەپێیان درێوا خەم بخۆن کابرا مەمنونە پاسەکی نوێی بدرێت سبێنێ
پارەکەی بداتەوە بە قسبی سە برە ماگانە کەوای بداتەوە. سیستەمی پاسەکان گرینگە حکوومەت پێداچوونەوەی پێ بکە میترۆ پێویستە هەبی ترامڤای پێویستە هەبیتن پێویستە زەرورە کاک هەولێر گەورە بووە. کاکی من ماندوو نەبی باشێ ئەو مقبایانەت چێ لێرە داناوە والله کاکە ئەوە ڕۆژەکە زۆر گەرمە لە بە ئەو ڕۆژە مخاوەمە داناوە لەبەر ڕۆژەکە بەخوارێ والله ئەی بۆ پەردە لێ نادەی سکەی بیلادی شەریکەی لۆ بەستایە پاس بیلادی شەریکەی نایە لەن کاکە و تاقە پەردەی ببەستین باشە پۆلیسی هات چۆ ڕێگا دەدا ئەم مقبایە هاوڵاتی بەرزی کات بەڵام ڕێگا نادا بە پەردەکە یعنی بە ڕسمیە شەریکە دایناوە بەکاربێنرێت شەریکەی بیلادی هاوە تاکاکە وەرە ژوورە بزانە بیلادی ئەگەر دابنیت چ دەبی نایڵی کاکە غەرامە لۆ دەنێری تەبریدی هەیە ئەرێ وەڵە تەبریدی هەیە باشە بۆ خۆ ڕۆژانە زۆری سارد بەڵێ بەرە وەڵا ئەوە ڕاستەوە هەموو ڕێگای لەبەر خۆرەکە نزیکەی سەعاتێک تۆ ڕێگا دەڕێ بەڵێ ڕاستە مەشایستەی خەڵکی کوردستانە بێت تەبرید بەخوا ناوەڵە کاکە هیچ داواکاریت چێ لە حکوومەت زۆر مەعاناتمانێ مەکاک وەکو پاس کاکە دەبڵێ مشکلەی گازمانێ کاکە ئێمە مشکلەی بنزینمانەیە گەرم نییە و پاسانە وڵا گەرمە بێزار نەبووی وڵی نەم وەختە بە بێزار دەبینەوە بێزار زۆر بەکاردەینی پاسەکان وڵە هەموو جارە ئیشم هەبێت لە بازار دێ ئەگەر ناچار نەبی پاس بەکاردەینی بەکارداین باشە هەولێر پایتەختە ینی پێ دوایە دەبێ ئەم پاسانە بمینێ واللهی ئەو پاسە بمینێ تەبریدە سەرمای تیاابێ تەبرید بە ئیش بخەنە ئیش باشە چ بە حکوومەت دەڵێ دەڵێ بە سیستەمی هاتو سۆدا بڕۆوە ئاگادارمایە ئێمە سوتای بە ئاگاداری گەڵ بن هەر ئەوە دەوە ئاگادار بن ئاگادار بن لێزار بوون لە پاسە بە واللهی بە پاسەی سانی فەقیر بێ و پارەی نەبێ پاس بەکاردێنێ ئەوەی دەوڵەمەند بێ بتبات جیازە سەکنەوە سەکنی خۆیویستە پاسەکان بگۆدرێ یان نەمی بەرەوە دەمانێ بگۆدرێ یانی داوا لە حکوومەت دەکەن ئەرەوە داوامانێ لە حکوومەت باشە تۆ لە سبەینەوە تا ئێوارە هە لەگەڵ ئەو پاسێ عرەقەیەکی زۆر دەکەی ئەرەوە عرەقەی دەکەی عرەقەی بێتام دەکەی چ دەڵێیتە حکوومەتی تازە تۆ والله حەزم لێ گۆڕانکاری هەبی لە هەموو شتێ وەدەلێن بەس ئەخر ئەگە بکەن بەو شتەی بکەن ئارە والله ئەگە بکەن باشە گەنەشکەن هەروەشی قەدیمەکانی ئەو ڕۆیشتن بای لەندە تاکە هیوایە ئێستا حکوومەت ئیشاڵە ئیشاڵە ینی ئومێدت هەیە باش ببی والله ئیشاڵە هەر باشە ئیشاڵە باش دەبن ئەو نوێیانە باش دەبن ئیشاڵە هەولێر پایتەختە لەگەڵ ئەوەشدا پاسەکانی نێوشاری هەولێر وەک پایتەخت ئەگەر بە نمونە بینەوە دەبینین تاوکو ئێستا ئەمێری فێنکەرەوە تەبرید بەکار ناهێنن هاوڵاتیان گلەیەکی یەکجار زۆریان هەیە بەم چلەی گەرمە ئیتر بەم شێوەیە ئەوان هاتو چۆتەکە گواستنەوەی هاوڵاتیان وازبێکی سەرشانی ئەمێ وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن کە دەبێت باشترین شێوازی گواستنەوەیان بۆ فەراهەم بکەین بەڵام خۆتان چاگەزان وەکو حکوومەت کاری گواستنەوەی لاستۆ نەگرتووە بەڵکو کاری گواستنەوە خەڵکی سڤیلێ کات هەر پاسێک کە جەنابەت باسی کرد خاوەنێکی هەیە کە مەدەنیە و پاسەکانیش وەکو ئەمری واقع کە دەیان ساڵە ئەو واقع خۆی سەپاندووە بەسەر هەرێم بەو شێوازە کاری گواستنەوە دەکەن کە لە گەڕەچێکەوە بۆ گەڕەچێکە یان گەڕێک بۆ ناو شار لە شار ناو شار بۆ گەڕەچێکە ئەوان هەڵدەستن بە کاری گواستنەوە و ئەو پاسانش هەندێکیان پاسی تازن پێویستە لە سەریان کە وەکو باست کرد سیستمی ساردکەرەوە بەکاربهێنن کەوای ئەوە هیچ بڕیارێکتان نییە بۆ ئەوان لەبەر نیمانە بڕیارمان نییە کە ئێمە ئیلزامیان بکەین کە دەبێت ئللا سیستمی ساردکەرەوە بەکاربهێنن چونکە مەدەزانین هەندێک لەو پاسانە هەند کۆنن ئەگەر چی ئەمە
لە 2009 پرۆژەیەکمان هەبوو بۆ گۆڕینی سەرجەم پاسەکانی هەرێمی کوردستان و کە پرۆژەیەکی حکوومەت بوو ئاسانکاریشمان کردبوو پشتگیری حکوومەتیشیان هەبوو هەندێک مساعداتی حکوومەتیش وەکوەیە کە بۆ هەر خاوەن پاسێک ئەگەر بێت و پاسەکەی بوو گۆڕی ئەمە 3000 دلارمان بە خۆڕایەدایە و دەیتوانی پاسەکەشی تەفریش بکات هەرچی پارچەی هەیە پارچە ئۆتۆمبیلەکەی هەیە دەیتوانی بۆ خۆی تەسەڕوف پێ بکات تەنها شاسەکەی تەسلیم بە حکوومەت بکاتەوە. باشە بەڵام ئێستا وەکو دەبیندرێ یعنی ئێمە لەگەڵ شۆفێران قسەمان کردووە ئەوان باس لە گۆڕینی پاسەکانی خۆیان ناکەن. ئەوان دەڵێن دوو ڕێنمایی زۆر بەسیت لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەگەر دەربکە ئێمە دەتوانین باشتر خزمەتی سەرنشینان و هاوڵاتیان بکەین. یەکێکیان ئەوەیە ڕێگایان پێ بدرێت پەردە لە جامی ئۆتۆمبیلەکانیان بدەن ئەوەی دیکەش دەڵێت ئەگەر بڕێ گازمان پێ بدەن ئەگەر نا ینی ڕێنمایی سەرچیان لەسەر پەردەکانە کە لە سلێمانی شۆفێرێک بۆی هەیە پەردە لە پاسەکەی بدە بەڵام لە هەولێر قەدەغەیە. بەڵێ قوربانجان ئەو سیستما کە جەنابەت باسی کرد یان ئەو ڕێنمایانە کە ئەو شوفێرانە کە داوایەکەن پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەیە چکە لە ڕووی ئەمنیەوە هەموو ئەو بڕیانێکە دەرەچێ دەگەڕێتەوە بۆ وەزارەتی بەڵام لە سلێمانی لە سلێمانیش بە هەمان بە شێوەیەکە لە هەولێر بڵێ 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 دەبێ ئەو پرسیارە لە وەزارەتی پەیوەندیدار بکرێت کەوانە لایەنی پەیوەندیدارن بە ڕێگە پێدان ئایا بۆ لە شوێنێک و بۆ شوێنێژکە جیاوازی پێدەکرێت. باشە هەموو پاسێک بۆی هەیە سەرنشین بێنێ و ببە نەخێر باشە ئەوەی لای ئێمە کە مۆڵەت پێدراوە مۆڵەت پێ کارتی کارکردنی هەیە ئەوە بۆی هەیە سەرنشین بگوازێتەوە لە شوێنێک و بە شوێنێکە یان لە شارێک و بە شارێک. باشە ناتوان ڕێنمایەک زیادکەن نەمە دووە هەر ئۆتۆمبیلێک هەر پاسێک فێنکەرەوەی نەبێت نابێ بچێتە چوارچەوەی خزمەت گوزاریەوە. ئەمە دەتوانین دەری بکەین بەڵام ئەو پاسانەیە کە مۆدل کۆدن کە ئەوانە لەوانەیە مەچینەکانیان مەسەن بزوێنەرەکانیان دەتوانێت دەبێت کە بتوانن سیستمی تەبرید ساردکەرەوە بەکاربێنن. نیەتێک هەیە کە ببێتەوەی گۆڕانکاریەشی نەوعی لە گواستنەوەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی. پێشتر پرۆژەیەکی گەورە بۆ هەولێر وەک پایتەخت خراە ڕوو گوایە چەند پاسێکی مۆدێرن لە دۆسڵدۆرفی ئەڵمانیەوە دێتە هەولێر چی بەسەرادەم پرۆژ؟ ئەوەی ڕاستی بێمە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن بە هیچ جۆرێک ئاگامان لە پرۆژەیە نییە تەنها لە دوورەوە لە کەناڵەکان ڕاگەیاندنەوانەیە بیسبێتمان ئەگەرنا ئێمە لەم پرۆژەیە بێ ئاگاین بەڵام پرۆژەی خۆتان هەیە بۆ باشتر بە تاکید پرۆژی خۆمان هەیە ئەگەر لێ بگەڕێن وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەو بەپێی یاسای وەزارەت ئەرک و واجیباتی خۆی ببینێت ڕۆلی خۆی بژێڕێت و ببینێت لە جێبەجێکردنی ئەو پرۆژە خزمەت گوزارەکانی گواستنەوە ئەو کاتێمە دەتوانین وەکوەی کە دەڵێ حەز و ئارەزوومان چۆنە بتوانین بۆ ئاراستی ئەو پرۆژانی خۆمان بخینە بوارێ جێبەجێکردن و لە خزمەتی هاوڵاتیان بەکاری بێنین. ئۆتۆمبیلەکانتان مۆدیلی کۆنن لەم چلەی گەرمایە تەبرید سارکەرەوە پێناکەن و هاوڵاتی زۆر ناڕازیە. ئێوە لە چێوەی پاراستنی مافی هاوڵاتیان؟ ئێمە لە پرسیارەکەی جەنابەت هاوڕاین پێکەوە کە هاوڵاتی پێویستە فێنکەرەوەی هەبیتن لەبەرەوەی گەرمایەکی یەکجا گرم بڕێوەی وە گەرماشە. بەڵام بەداخەوە ئەو هێدانێک کە دابشکرانیان لە کاتی خۆی لە ساڵانی 2000 تاکو ئێستاکە ساگانی کۆستەر هەیە مۆدی 2000 ئەو 2000 فێنکەرەوەی نییە. بەڵام ئەگەر ڕێنمایەک دەربچی لە وەزارەتی گواستنەوە تەمەەن لە وەزارەتی گواستنەوە ڕێنمایەکان دەرەچێت لە سندیکای گواستنەوە دەرناسیتن. ئێمە بەس عادی تەنزیمی سەیری کۆستەرەکانین و ساحەکانی ناو بازاڕی و تەرمینالەکانی. کەواتە ئێوە لەگەڵ ئەوەن وەزارەتی گواستنەوە بڕیارێک دەربکات بۆ ئەوەی لەمە دووە
نابێ هیچ پاسێک بێ فێنکەرەوە هاتوچۆ بکە. بەڵێ ئەمە لەگەڵ هاوڕای نەگەوەی بەڕاستی لەبەرەوەی گەرمایە و ئێمە الحەمدلای بار گوزەرانمان ینی لەوان نییە بڵێ زا خراپی وەشی دەوتە خراپەکان ئەمەش باشم بای هێندەکە بەس بەڕاستی هەشا ناتوانین بکڕیتن. پێویستە حکومەت یانی هاوکاری هاوڵاتیش بکاتن لۆکڕینی ئەو سارانە یان بە قزبیان داتێ ئیشێکی چاکە هەم هاوڵاتی سونمەندەبی هەم شوێی سونمەندەبی بەڵام ئەگەر بڕیارێک دە وەزارتی گواستنەوە دەربسی دووارە دنێمەوە ینی مۆدیلێکی وها دابنێن کە لە کاتی دابشکردنی هێرەکان یان گواستنەوەی هێرێک بۆ هێرێکی تر هەینەکە دەتوانین ئەو کۆسەرە نوێنە بێنن کۆسەکانیکە نبینێت. باشە ئامانجی سندیکاکەی ئێوە هەم خزمەتی شۆفێرانە دوجارش خزمەتی هاوڵاتیانە ینی معقولە لە هەرێمی کوردستان لە هەولێر کە پایتەختە پاسێک مۆدیلێکی زۆر کۆنی هەبێ ئێستاش کار بکات و لە خزمەتی هاوڵاتیاندا بێت لە کاتێک دەکا ناتوانانی خزمەت تەمان پرسیارەکە زۆر جوانە ئێمە ساڵانی ڕابردووی شەندە کۆسەرێکە زۆر خراپ بوو پێشی ئەوەم بێمێرکۆنە ئەوانە هەموو پانکراونەوە یان نمان سارێتکان تاویزدانەوە سارێتکان کڕی داوا لە حکوومەتی هەرێم دەکەین دیسان ئەو بڕیارە جێبەجێ بکاتن ئەو سارانی کار کۆنن پێویستە ینی حکوومەت هاوکاریان بکاتن بۆی بتوانن سایەکە بکردن بەڵام ئەوە شتێکی تایبەتە ینی کابرای شۆفێر ئۆتۆمبیلێکی تایبەت بەخۆ هەیە بۆچی حکوومەت ئۆتۆمبیلیان لا تایبەت نا ئەوانەی کە کۆسەرەکانن کۆسەرەکان لەوانەیە نتوانێت هاوڵاتی بکردن بەڕاستی ئەگەر قەرەبوویەشان بکرێتەوە دەتوانن بیکڕن یان بە قزبیان داتێ دەتوانن بکڕن چکو هەموو شوێنێک بدانین توانێت ئەوە نییە بچی سارەکەی بگۆڕیتن هاوڵاتیش حەق خۆیەتی کەسبەیە دەرێ وڵات پێویستمە فێنکەرەوە هەیە لەو سارەنیتی ئەوش حەقی خۆیەتی سوێش حەقی خۆیەتی بەڵام حکومەت دەتوانی ینی ئەگەر هاوکاریمان بکاتن بە قەرەبووکردنەوە یان بە قەس ساری بداتە هاوڵاتی دیسان دەتوانیت سوودی وەگریت. باشە لە هەندێک شوێنی وەستانی هاوڵاتیان نییە ینی لەبەر ڕۆژ بەم گەرمایە دەوەستن ینی تاوکو ئێستا وەکو سیر دەکرێت ئەم سیستەما پێویستی بە پێداچوونەوەیکی جددی ئەم بۆ شۆفێران هەمیش بۆ هاوڵاتیان. کاکەمەران ئێمە تەمان ئەو ئیشانە تایبەت بە سندیکای گواستنەوە نییە ئەوە تایبەت بە وەزارەتی گواستنەوەیە ئەو دەتوانێت شوێنی دابینکردنی ڕاوەستانی هاوڵاتی داوا ناکەن عادیوان عادیمەنی بەڵام لە یەک خەتداکە بڵین لە هەولێرەوە دەچێتە گەڕەکێک معقولە 50 جار شۆفێر بوەستێ؟ حەقیوە نیە حەقی شوێنی تایبەتی خۆی هەیە بەس هەتاکو ئێستاکە نەکرایە بەڵام بۆ ئاگاداری بەڕێز لە زۆر جیان کرایە و هاوڵاتی شکاندیتی ها تێکیدایە لە زۆر لە شێزمەتی هەبوو لە سەرمەتی هەیە زۆر شوێن کرایە هاوڵاتی شکاندیتیان نازانین لۆیە بەڵام پێویستە بڕیاریش دەربچی لە وەزارەتی گواستنەوە ئەو ئیشانە تایبەتە بە وەزارەتی گواستنەوە بکرێتین بۆ سیستەمی گواستنەوە بەڕاستی لە هەرێمی کوردستان سیستەمەشی سستە بڵێت لەبەرەوەی تاکو ئێستاکە ڕێنمایەکان وەکو پێویست لە هەموو شارەکان جێبەجێ ناکرێت لەوانەیە لە سلێمانی ڕێنمایەک جێبەجێ دەکرێت لە هەولێر ڕێنمایەکە جێبەجێ دەکرێتن ئێستا وەکو زەناوت باس پەردەت کرد ینی پەردە لە سلێمانی ئێستاکە ناو بازار زۆر احتیاجیە پەردە لێ دەدرێتن شوێرەکان لە زامەکاندن باس لە هەولێر قەدەغەیە وە داواشمان کردیان ومە جێبەجێ ناکرێت. هەم شۆفێری پاسەکان و هەم سەرنشین و هاوڵاتیان هەمیش وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوە دەکەن کە خزمەتگوزاریەکانی ئێستای پاسەکان وەک پێویست نییە و هاوڵاتیانش لەم وەرزەی گەرمادا ڕۆژانە تووشی کێشەیەکی زۆر دەبن تا دەگەن بە شوێنی مەبەست. شۆفێران دەڵێن گرفتەکە لە وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانە کە تاوەکو ئێستا ڕێنمایەکی ئەو تۆی دەرنەکردووە کە هەم لە خزمەتی شۆفێران بێت هەم لە خزمەتی سەرنشینان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. هەموو چاوەکان لەسەر کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە بڕیارەکانیدا بچێتەوە و ڕێنمایی تازە دەربکات کە لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان بێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە
بەخواتان دەست پێ.